ڕێکخراوی ئەلوێست پێنجەم راپۆرتی ساڵانەی بە دواداچوونی ژمارەیەک فەرمانگە و بەڕێوەبەرایەتی بڵاو کردەوە. بەڕێوەبەری پرۆژەکانی ڕێکخراوەکە دەڵێت کەم و کورتی و گەندەڵی لە فەرمانگەکاندا هەیە و راپۆرتەکە ئاڕاستەی پەرلەمان دەکەن. ئەم راپۆرتە لە پەرلەمانی کوردستانەوە هەتا کۆی تەواوی سێکتەرەکان بە حکوومەتە خۆجیەکان و حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە گاتە دەستیان و بەداخەوە لە سێکتەری تەندروستیە گەندەڵی کیتیا هەیە و گەندەڵیەکان وازح و ڕوونن چی لە هێنان و دابینکردنی دەرمانی بەسەرچووە چی لە ئەو عملیاتانی ئەو نەشتەرگەریانی کە لە ئێواران و بەیانیانە ئەکرێ بەداخەوە جیاوازێکی زۆر هەیە ئەو نەشتەرگەریانی کە لە ئێوارانە ئەکرێت ئەبێ هیچ نەبێ نیوەی یان وەک ئەو نەشتەرگەرانە بێت کە لە بەیانیانە ئەکرێ بەداخەوە وانە لە زۆربەی نەشتەرگەرەکانە ئێواران زۆر زیاترە و لە هەمان کاتە نەشتەرگەری ئێواران بڕێکی زۆریان لە بەیانیانی شاگرێت بەڵام پارەی ئێواران وەرەگرن. لە راپۆرتەکەی ڕێکخراوی ئەلوێست داهاتووە لە کابینی نوێمی حکوومەت 119 پرۆژە بۆ هەڵەبجە دەرچووە کە تەنیا یەک پرۆژەیان جێبەجێ کراوە. جێگری پارێزگاریش دەڵێت هەوڵ دەدەن لە ڕێگەی راپۆرتەکەەوە کەم و کورتی فەرمانگەکانیان چارەسەر بکەن. لە نەتیجەی ئەو راپۆرتانە کە ئیدا بە دایرەکان و معلوماتیان لێوەرەکراتەوە لە ڕووی کەم و کوڕی و جێبەجێەکەنی شوکارەکانەوە و هیوادارم سم بتوانێت لە ئایندەیە ئەمە وەک بەڕێزیان فەرمی بخوێنرێتەوە و کاری لەسەر بکرێت چونکە کارکردن لەسەر کەم و دیرایکردنی کەم و کوڕیەکان بەرەو پێشترمانەبا لەوەی کە ئێستا هەیە و من یەک داوایکە لەو ڕێکخراوە کەم مادەم ئەوان هەر بە کۆمەڵی ڕخنە ئاڕاستی دایرەکانی کردن و سوپاسنا بەشیان بکەن لە کاتی جێبەجێکردنی ئیشوکارەکانە کە ئەنجامیەدەن. کارێکەکە کە فەرمانگەکە هەمیشە هەوڵی ئەوە با بەرەو پێشچوون لە خۆیان بکە گەندەڵینەکە لە خۆیە و من پێشنیاریەوەشم کردوتم هیوادارم لە سەرجەم فەرمانگەکانە هەبێ بۆ ئەوەی سەرجەم فەرمانگەکان سوودمەند بن هەمیشەوە هەستکەن کە کەسێگەی ڕقابەیانەکان نەک ساڵی جارێ چاوەڕێ ڕقابەی مالیە بکەن کە ڕقابەی مالیە تەنها شتێکە لە سنووری چوارچێوەگایەتی ئەم بڵاویە کاتەوە ئەی بینێ خەڵکەکە ئەو کاتە هەور هاوڵاتێک ڕوو کاتە شوێنەکە نەتیجەی ئەم راپۆرت و ڕێکخراوە ئەبینێ. لە راپۆرتەکەی ڕێکخراوی ئەلوێست داهاتووە لە تەندروستی هەڵەبجە دەرمانی بەسەرچوو دراوە بە نەخۆش و جیاوازی نەشتەرگەری لە بەیانیان و ئێواراندا هەیە. ئەو کات لەبارەی پرۆژەکانی پارێزگای هەڵەبجە راپۆرتەکە لە زاری جێگری پارێزگارەوە ئاشکرای کردووە پارێزگاکە پێویستی بە 120 ملیارد دینارە بۆ تەواوکردنی 250 پرۆژە. ڕێکخراوی ئەلوێست باوکاری ڕێکخراوی نێدی ئەمریکی بە دواداچوونەکان دەکات و گەندەڵی و کەم و کورتی فەرمانگەکان ئاشکرا دەکات. ئەوەش ناشارنەوە لەلایەن بەشێک لە فەرمانگەکانەوە ڕێگریان لێکراوە و زانیاری پێویستیان پێ نەدراوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.